بەڵێ لە دوای بۆ مەلەرزەکەی تورکیا گرفتێکی زۆر بۆ پرسی خوێندن لە تورکیا دروست بوو لە سەرەتادا لە هەندێک شوێن کرایە پشوو بێگومان ژمارەیەکی زۆر لە کورد لە خوێندن لە تورکیا بەردەوامن چ لە دکتۆرا چ لە ماستەر یان لە زانکۆکانی ئەوێ خوێنن بۆی بزانین بارودۆخ چۆنە چارەسەر چییە بۆ ڕاگررتنی خوێندنەکانیان لان قەرەوە بەڕێز ڕێبوار معروف قوتابی دکتۆرەمان لەگەڵدا بەڕێز ڕێبوار معروف سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش سەرەتا با لەوە دەست پێ بکەین ئایا بڕیاردرانی تورکیا بۆ ئەوەی کە خوێندن لە زانکۆکان ڕابگرێت تەواوی زانکۆکان دەگرێت و دەکرێنە ئۆنلاین یان تەنها و ناوچانی کە بۆ مەلەرزە لی داون سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەک باش بن سەبارەت بە قوتابیان لە هەموو تورکیا وەزارەتی خوێندنی باڵای تورکیا بڕیاریاوە کە خوێندن بە شێوازێکی ئۆنلاین بێ واتە ئەمە تەنها بۆ ئەو ناوچانە نییە کە بوو مەلەرزە لێیاوە واتە هەموو تورکیا بە شێوازێکی ئۆنلاین دەخوێندرێ و قوتابیانی خۆمان ئێستا لێرە ئیشکالیان هەیە چونکو بەشە ناوخۆیەکان داخراون زۆربەیان و لەو شوێنانەی لەو ناوچانەی کە کەوتونتە سەر هێڵی بوو مەلەرزە ئەوانیش زیاتر حکوومەتی لێ نییە واتە هیچ دام و دەستگایکی حکوومەت دەوام ناکات جگە لە زانکۆ دەوامی دایرەکانی کەش نییە بۆ نمونە وەکو بانکە وەکو پێداویستیەکانی ڕۆژانەیە ئەم قەرارە کە وەزارەتی خوێندنی باڵا دای بۆ هەموو قوتابیان بوو و هەموو قوتابیانی بیانی ئەوانەی کە لە ناو تورکیادا دەژین هەمویان گەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان جگە لە قوتابیانی ئێمە چونکو ئەو قەراری کە وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت دەبێت 9 مانگ بۆ ماستەر و 8 مانگ بۆ دکتۆرا لە ناو تورکیا بن یان لە وڵاتی دەرەوە بن مەجبورن بمێننەوە کە ئەمە کێشێکی زۆر گەورەیە بۆ قوتابیانی ئێمە لە زۆر کەناڵەوە قوتابیانی وڵاتانی دیکە بۆ توانیویانە بگەڕێنەوە عێراق و هەرێمی کوردستان بۆ ناتوانن بگەڕێنەوە هۆکارەکەی چییە؟ یعنی قانونێک هەیە لە لای خۆمان لە وەزارەتی خوێندنی باڵا کە پابەندمان دەکا بەوەی کە دەبێت لە تورکیا بین یان لە وڵاتی خوێندن بین وڵاتی کە لێ دەخوێنین ئەم قانونە ڕەنگە ئەگەر هات و کاتەوە قانونی خوێندنی باڵای هەرێمی کوردستانە نەکەی تورکیا بەڵێ یعنی بەسەراحەت بڵێم وەزارەتی خوێندنی باڵای تورکیا داوا دەکا تەلەبەکان قوتابیەکان بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان چونکو هێشتا ئەگەری بوومەلەرزە هەیە هێشتا ترس هەیە بۆ جگەر لەمە بۆ هاوڵاتی خۆی جێگەی نییە کە دابینیکان نەخوازە قوتابیانی ئێمە نمونەیەکی بەسیطت پێ دەڵێم ئەو شارانەی کە کەوتونتە بەر ئەو بوو خەڵکی خۆیان ئەوانەی کە نەجاتیان بۆ لە ژیاندان هاتوونتە شارەکانی ئەنقەرە و ئیستانبول و ئەو شارانی کە بوومەلەرزەی لێ نێداوە ئێستا خانوونیە بۆ کرێ خانوونیە بیگرینیانی شوێنمان زۆر خراپە بە شێوازێکی گشتی داخلەکانیان داخستووە ئیزنیان داون کاکە خوێندن ئۆنلاینە بگۆڕێنەوە بۆ وڵاتی خۆتان بەڵام ئەو قەراری وەزارەتی خوێندنی باڵای ئێمە ڕێگرێ لەوەی کە قوتابی بگەڕێتەوە چونکو سبەینێ دەبتە ڕێگر لە تعدیلکردنی بڕوانامەکان و داکسانکردنی بڕوانامە بۆ قوتابی ناکرێ ئەمە کێشێکی زۆر گەورەی هەموو قوتابیانی تورکیایە بەڵێ هیچ ئامارێک لە بەردەستە کە چەند خوێندکار یاخوا بڵێ قوتابی دوو ماستەر و دکتۆرای کورد لە تورکیا هەن قوتابیانی خۆمان تەسەوڕ دەکەم نزیک بێت لە 10,000 قوتابیمان هەبێت تەسەوڕ دەکەم چونکو ئەوانەی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ قوتابیانە هەیە لە ڕێگەی ئەو گروپانی کە دامان ناوە ڕێژێکی یەکێکی یەکجار زۆر قوتابیمان هەیە بەڵام جیامان نەکردنەوە دکتۆرا و ماستەر بەکالۆرسیشی تێدایە کە بۆ ئەوانیش ئیشکالێکی تایبەتتر هەیە جیاوازتر هەیە بەڵام ئەوەی کە جێی سەرنجە وەزارەتی خوێندنی باڵای خۆمان تەنها ئەوانەی کە لەوێ دۆسییان کردووە بەداتە لە لای خۆیان هەیە یعنی دەتوانن سەرنجێک بدەن لەوەی کە ئەم قوتابیە ئەم ڕێژە زۆر ئێمە چی تورکیا بێ دەڵێم کتێبخانەکان ناگرێ خەڵک دەبێت چی بکات قوتابی دەبێت چی بکات شوێنێک دۆزێتەوە دەرسی تیا بخەنێ بە ئۆنلاین یعنی لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی کۆمپیوتەرەوە دەبێت بەشداری خوێندن بکات ئەمە نقطەیەکی کە من مادەم بە ئۆنلاین بەشداری بۆچی لە هەولێر و دەستێمانی و لە دهۆک بەشدار بم یعنی چی پێویست دەکات من 3 مانگ لێرە چاوەڕێ بکەم لە کاتێکدا هیچ مامۆستایەک ئامادە نییە من ببینێ هیچ کەسێک ئامادە نییە ببینێ تەنها دەتوانم لە ڕێگەی ئۆنلاینەوە من بەشداری خوێندن بکەم هیچ بابەتی چکە نییە بەڵێ مرۆدی من ئاگادارم بەڕێستان لە تورکیا زۆر بە دەنگ داوا خواستەکانی قوتابیانەوەن ئەوانەی کە لە تورکیا خوێنن
لەو ڕێگەیەوە هیچ هەنگاوێکتان ناوە قسەتان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەت یاڕێمی کوردستان کردووە ڕێگە چارێکتان بۆ بدۆزنەوە داواکاریتان چییە بەگشتی؟ لە ڕێگەی ئەو گروپاتانی کە هەمانە لە ناو تورکیاوە تا هەر زانکۆ و گروپێکمان داناوە وەکۆی گشتی زانکۆکانیش نوێنەرایەتی زانکۆکانیش گروپی جیاوازترمان داناوە بۆی کە هەمومان ئاگامان لە یەکتر بێ لە حاڵەتێکی لە ناکاوە یا خودکارێکی پێویست هەموو ئەوانە قوتابیان یاداشتمان بەرز کردوێتەوە یاداشتمان داوە بە وەزارەتی خوێندنی باڵا و بەرنامەمان هەیە چەند کەسێکی سەردانی خوێندنی باڵا بکات و لە نزیکەوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا دابنیشێ و داواکاریمان ئەوەیە ینی گۆڕانکاری بەو یاسایە بکرێت هەر ئیستثنایەک بکرێت کە ئەم 3 مانگەواتە ئەم وەرزی خوێندنە با بە ئۆنلاین حساب بکرێ با لەگەڵ ئەو 9 مانگ و 18 مانگەی کە وەکو یاسا بەسەر قوتابیانە سەپێنراوە کە دەبێت لە وڵاتی خوێندن بن با ئەمانە بە شێوازێکی ماوە هەژمار کراوە واتە ماوەکەمان بۆ حساب بکرێ و ڕێگەمان پێ بدرێ بگەڕێنەوە بۆ شارەکانی خۆمان و بۆ ناو خێزانی خۆمان لێ بخوێنین و چونکو کێشێکی زۆر گەورەمان هەیە کە لێرە لە خوێندناین هەموو نیم ساعت جارێک ساعتێک جارێک کەس و کارمان تەلەفۆن دەکا ئەگەر هاتوو تەلەفۆنەکەمان یەک ینی خوازرا و ناخۆش دروست دەبێ بۆیان کە ئەمە تووشی هەمومان بووە چکو زۆربەی قوتابیەکانی ماستەر و دکتۆرا خاوەنی خێزانن خاوەنی ماڵ و منداڵن ناتوان بە ماڵ و منداڵەوە لێرە بن لەم وەرزە یعنی بەڕاستی شوێن نیەت هەیە بمێننەوە بەڵێ بەڕێز ڕێبوار معرەف دارم چایەک بم بڕیارە بخوێننەوە بێگومان بڕیارەوان کۆبنەوەیشیان هەبێت کۆبنەوەی بێت کە لە بەرژەوەندی قوتابیانی ماستەر و دکتۆرا و تاوی زانکۆکان بێت کە بتوانن بگەڕێنەوە سپاس بۆ بەڕێز ڕێبوار معرەف قوتابی دکتۆرا لە ئەنقەرە لەگەڵماندا بوو